بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاوم کاتتان باش خۆشحاڵم کە لە یەکێکی تر لە بەرنامەکانی ڕوانگەوە دەبینە میوانی ماڵی ئەوەی خۆشەویست. ئازیزان، ئەوەی کە بە بەردەوامی ناو لە وشەیەک بە ناوی تەحریم دەبردرێت و بە بیانووی ئەم تەحریمە و هێرش دەکرێتە سەر سفرەی هەژارانەی چینی کرێکار و کەم دەرامەد و بێدەرامەدی کۆمەڵگا و بە بیانووی ئەمەوە ئەنواع وەشکاڵی گرانی و هێنانە خوارەوەی لە ئاستێکی زۆر سەرەوەی قودرەتی خەریدی چینی کەم دەرامەدی کۆمەڵگا و هەر ڕۆژە و گرانکردن مەجموعەیەک لە وەسایل و ئەقلامێک لە پێداویستیەکانی ژیانی خەڵکی ناو کۆمەڵگا لە ژێر ناوەوەی کە تەحریم هەیە وارد نابێت بەدەستمان ناگات و بەو شێوەیە هێرشکردنە سەر سفرەی بەتاڵی چینی کرێکار لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامیەوە بڕێوە دەچێت. ئەمە بووەتە هۆکارێک بۆ ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ سەرحی معیشەت و ژیان و گوزەرانی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بێتە خوارەوە بۆ ئاستێکی زۆر زۆر نزم. بۆ قسە و باس لەسەر ئەوەی کە ئەساسەن بۆچی تەحریم دەکرێت، کاردانەوەی ئەم تەحریمانە چییە و بەگشتی هەژاریەک کە لە کۆمەڵگا دروستەوێ ئایا تەنها لە ڕێگای تەحریمەوە هەست یان ئەوەی کە کاربەدەستانی ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە بە ئەهدافی خۆیان بگەن لە تەحریمیش وەکو یەکێک لە ئامرازێک کە پێشتریش ئیسفادەیان لێ کردووە لە ژێر ناوی شەڕ، لە ژێر ناوی سادرکردنی انقلاب، لە ژێر ناوی ئەنواع ئەقسام شتی لەم چەشنە کە لە زمانی ئەم ڕژیمە بە بەردەوامی قسەی لێکراوە کەڵکی لێوەرگیراوە. بۆ قسە و باس لەسەر ئەم بابەتە لە بەرنامەی ئەم جارەی ڕوانگەدا داوام کردووە لە هاوڕێی خۆشەویستمان کاک نەجمەی شەریفی کە میوانی ڕوانگە بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ نەجمە، سەرەتا لەلایەن خۆم و ستافی بەرنامەی ڕوانگەەوە بەخێراتن تەگەم بۆ ئەم بەرنامەیە و ئەگەر پێشەکی خۆت قسەیەک تەست پێمان خۆشە گوێمان لێبێت کە دواتر من بڕۆمە سەر پرسیارەکانم. زۆر بەخێر بیت. زۆر سپاس لە ئێوە بۆ ئەم بانگهێشتنە وێرا ڕێز و خۆشەویستی بۆ هەموو بینەرانی بەرنامەی کۆمەڵە تێوێ و بەرنامەی ڕوانگە بە تایبەتی و دەستخۆشی لە ئێوەکەم بۆ بە ئەم بانگهێشتنە لە خزمەتتانم. فەرموو. باس بۆ ئێوە. هاوڕێ نەجمە، هەموو کات پێشتری شوتم کە باس بە تەحریم دەکرێت یەکەم چین کە تووشی قەیران و نیگەرانی دەبێت چینی کرێکار و کەم دەرامەدی کۆمەڵگایە. پێت وایە بۆچی سەرەڕای ئەم گوشارانە کە بۆ سەر چینی کرێکار لە هەر وڵاتێکا دێت بەڵام تەحریمەکان کەماکان هەردا دەنرێن، یان تەحریم هێشتا وەکو ئامرازێک دەوڵەتانی سەرمایەداری لە قسە لە دژی یەکترین بەکارهێنن بەڵام بەکردەوە لە دژی چینی کرێکار و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێشی ئەو وڵاتانەیە. هاوڕێ واقعەتی ئەوەیە کە کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاری و هەتا ئێستا تووشی بحران بووە و هەمیشە لە ڕۆژی یەکەم و هەتا ئێستا خەڵکی ئێران دژی ئەم دەسەڵاتە بوو و لە توولی ژیانیا ئەم بحرانانەی بە بحران چارەسەر کردووە، یعنی هەمیشە بە دوای شتێکەوە بووە کە بەهانەیە بێ بۆ پێشبردننی ئەهدافی خۆی و سەرکوتی خەڵکی زوڵم لێکرا و مافخورا و هەژار و کرێکار و زەحمەتکێش و کەسانێکە مەحرومن لە ژیانی ئاسایی. جا ئەمە وەختی باسی ئێستا مەسلەی بەرنامەی ئەتۆمی نازانم تەحریمی وڵاتانی غەرب بەسەر ڕژیمی ئێرانە لە ڕوانگەی وڵاتانی غەرب و پێیان وایە بە واردکردنی تەحریم لەسەر ئێران ئەبێتە هۆی ناڕەزایەتی خەڵک. بەڵام واقعەتەکە شتێکی ترە. واقعەتەکە ئەوەیە کە لە دەورانی ئەگەر لە بیرمان بێت لە دەورانی ئەحمەدی نژادا وەختێک کە تەوافقی بەرجام ئەنجامدرا بە میلیاردها پوڵ گەیشتە خەزانەی دەوڵەت و ئەو دارایی
قەتیسکراوەکانی ئێران ئازاد کران و گەیشتە دەستی حکوومەتی ئێران بەڵام ئەم داهاتە کە گەیشتە دەست دەسەڵاتی ئێران هیچ قازانجێکی بۆ خەڵکی هەژار و فەقیر نەبوو هیچ نانێکی نەبردە سەر سفرەی خەڵکی برسی بەعەکسەوە ئەم داهاتەی کرد بە هەزینەی بردنەپێشی ئەهدافە چەپەڵەکانی خۆی ناردی بۆ حیزبوڵڵا حەسەن نەسڕڵڵا بارها باسی کردووە کە لە خۆراک و پوشاک و مەسکەن و هەموو ئەو شتانەی کە ئەسلحە و هەمووی کە هەیانە لەلایەن کۆماری ئیسلامی تەمین نەبێت هەموو ئەندامانی حیزبوڵڵا لە لەبنان ماڵی خۆیان هەیە بە هەزینەی دەوڵەتی جمهوری ئیسلامی لە ئێرانیشە خیابانخاب کەم بوو گوڕخاب پیا بوو ئۆتۆبوسخاب پیا بوو خەڵکێکی بەدبەخت و نەژار و هەژار بەنانی شەو برسید بەڵام ئەوەی کە ڕژیم بەهانەی تەحریمێنێتەوە بۆ ئەو گەندەڵکاریانە و فەسادێکە کە لە ناو کۆماری ئیسلامیان نەهادی نەبووە ڕۆژ بە ڕۆژ لە ناو سەرانی خودی ڕژیمە کاربەدەستانی گەورەی سوپای پاسداران وەرەقەی فەسادی ناوخۆیان هەڵەدرێتەوە و ئەو سازمانە مافیانەی کە دەسەڵاتی دارایی هەموو ئێرانیان بەدەستۆیە اقتصادی ئێران قەبزە کردووە ئەو داهاتی خەڵکی ئێران بۆ بەرژەوەندی خۆیان بەکارەهێنن نەک بۆ ئەوەی کە ژیانی نانێ بەرنە سەر سفرەی خەڵک و ژیانی خەڵک بەرەو باشتر بکەن پێم وابێ ئەو داهاتە هەمووی ئەبێتە سەرفی ئەو ئامانجە چەپەڵانەی کە لە منتەقا دروستیان کردووە لە یەمەن و حیزبوڵڵا و تاڵەبان و نازانم لە هەموو لایەک و ئەو کەسانەی کە سربەخۆیان ئەیانەوێ ئەم هیلالی شیعە پەرە پێبەن و بیانەوێت کە دەسەڵاتی ئیسلامی خۆیان بەسەر منتەقا ئازاڵکەن بڵێ ئاڕێ نەجمە کەوا بوو باشە هەژاریکی لە ڕادە بەدەر وەک خۆتی جاماجەت پێدا باڵێکی شاوە بەسەر کۆمەڵگا بۆچی ڕژیمی کۆماری ئیسلامی پێ باشە کە پەرە بەم هەژاریە بدات بۆچی پێ باشە کە بە بەردەوام قەیران لە ژیان و گوزەرانی خەڵکان نەتەنیا بێت بەڵکو ئێستا بە شێوەیەکی زۆر وازەح و بە شێوەیەکی زۆر سیستماتیک ڕۆشتونەتە سوراغ سفرەیەکی کە بە سفرەی بەتاڵ ناو لێ ئەبرا بەڵام میسە تەنانەت خێزی داخستنی سفرەکە لە سێ وعدە و بەرەو دوو وعدە ڕۆژ بەرەو یەک وعدەیش ڕۆشت و ئێستا بۆ دابینکردنی ئەو یەک وعدەیشە زۆر جار بەشێک لە کۆمەڵانی خەڵک تووشی کێشە بن پەرەپێدانی ئەم هەژاریە قازانجی چییە بۆ ئەمان قازانجی بۆ دەسەڵات یەجگا زۆرە قازانجەکەی ئەوەیە کە ئەگەر کرێکار نانی شەوی هەبێت سەرپەنایەکی هەبێت وەختێکی حەسانەوەی هەبێت خەمی شیری مناڵەکەی نەبێت لە حاڵەتێکا بژی کە ژیانێکی مەمرۆمەژی هەبێت ئەو وەختە بیر لە داهاتوو لە گۆڕانی ژیانی خۆی کاتەوە بەڵام کرێکارێکی برسی لە خەمی نانی خۆی و مناڵەکەیەتی ئەلعان زیاتر بەپێ ئامار و ئەرقام زیاتر لە 32 ملیۆن خەڵکی ئێران لەژێر خەتی فەقری مطلقان خەتی فەقریان داناوە حقوقی مانگانە 12 ملیۆن بێ کرێکار 4 ملیۆن وەرەگرێت یعنی داهاتێک کە کرێکار هەیەتی بەشی 10 ڕۆژی خەرجی مانگانەیەکات بە قەولی جەنابەت ئەگەر ڕۆژێ بەجێ سێژەم یەک ژەمیش بە زەحمەت ئەخوا تا بتوانێت بکەوێتە سەری مانگ پێی وەختی وابوو ئیتر توانای بیرکردنەوە لە داهاتوو لە گۆڕانی ژیانی خۆی ناکاتەوە کرێکاری برسی لە خەمی تێرکردنی سکیایەتی بەڵام ئەگەر تێربوو بیر لە گۆڕان لە ژیانی خۆی کاتەوە و ئەمە ئەهرمێکی زۆر باشە بەدەست کۆماری ئیسلامیەوە کە مەجال بۆ کرێکار و زەحمەتکێش نهێڵێتەوە کە بیر لە داهاتووی خۆیان بکەنەوە و بتوانن ژیانی خۆیان بگۆڕن لەم ڕوانگەوە خزمەتێکی زۆر ئەکا بە دەسەڵاتی حکوومەت کە خەڵک نەبوو بن هەژار بن خەمی تێرکردنی خۆی مناڵەکەیان بێت نەک بیر لە داهاتوو گۆڕانی ژیانی خۆیان بکەنەوە من پێم وابێ ئازادی سەرەکی بۆ حکوومەت ئەمەیە
کرێکاری برسی ناتوانێت شۆڕش بکە. بەڵێ دەی ئەگەر تەوەجۆمان کردوێ سەر ڕای هەموو ئەم گوشارانە کە لەسەر کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە هەموو شارەکانی ئێرە ناتوانم بێژم هەیە، بەڵام ئەگەر چای بخشێنین بە خەباتی ئەوانیشە هەر لە ماوەی ڕابردووە بینین مانگرتن و ئاعترازاتی بەرچاوی کرێکاران لە بەشە سەنعەتیە بەرچاوەکان وەکو فولاد، وەکو نەیشەکەری هەفتەپە، وەکو ڕان لە تاکسیەکان، بەشی کولن بەشی ترانسپۆرت، وەکو معلمان، بازنشەستگان، بێکاران، ژنان، بەگشتی یانێ کۆمەلگای ئێران ئێستا کۆمەلگایکی معتەرزە بەم ڕژیمە کە ڕژیمی کۆماری ئیسلامیە. پێت وایە دەور و نەخشی ئەم ناڕەزایەتیانە لەسەر ڕژیمی کۆماری ئیسلامی چییە؟ سەر ڕای هەموو فشارانەیە کە جنابیش داماژت پێکرد، بەڵام ببینین لەم لایشە و بێدەنگدانە نیشتون و ئاخرین مەوەردەگەر ئشارە پێ بکەین هەر اعترازاتی وەسیعی معلمان ئەتانم بێژم لە ئەکسەریەتی هەرە زۆری شارەکانی ئێران بوو بە سیستمی کۆماری ئیسلامی. تەسیراتی ئەم اعترازاتانە چییە؟ حقیقەتی ئەوەیە کە حاڵی حاضر مەوجی ئاعترازات لە ئێرانە ئەوەنە پەرەی سندووە کە لەرزەی مەرگ و وەحشەتی مەرگی خستۆتە سەر کۆماری ئیسلامی و ئەم هێزە جەماوەریە ئەگەر هەمووی یەکدەنگ بێتەمەیان ئیتر هیچ هێزێک ناتوانێت بەرگریان بکات. کۆماری ئیسلامی وەکو عەرزم کردی لە سەرتاوە تا ئێسەیش دەستی داوەتە سەرکوتکردن و بە سەرکوت خۆی هێشتوتەوە، بەڵام ئەم مەبارزاتە وەسیعە کارێکی کردووە کە ئیتر ئێستا وەسیلەی سەرکوتیش ناتوانێت کارساز بێ. ئەو تلسمە شکا، خەڵک ئیتر ناترسن. هەر دوێنێ پەرستاران لە ئێران ئاعترازیان کرد بۆ ئیزافەی حقوق و بۆ مەزایەکە لیان زەوت کراوە پێیان نەدراوە. معلمەکان ئێستا کە شورای هەمبەستەگی معلمینیان دروست کردووە، بە فەراخانێ ئەتوانن هەموو معلمەکانی ئێران بێنە سەر خەت و مان بگرن و بێنە سەرجادە و ئاعتراز بکەن و داوای متالباتی خۆیان بکەن. تازە متالبەتەکانیشیان لە چوارچێوەی قانونی کۆماری ئیسلامیایە بۆیان تەسویب کراوە کە ئەمانە حەقی خۆیانە پێیان بدرێ، بەرخلافی قانون ئەمەڵیان نەکردووە. هەر ئەو شتانەی کە قانونی کۆماری ئیسلامی خۆی بۆی دیاری کردوون ئەوە ناسنەپای کە قانونەکەی خۆشیان ئیجرا بکەن. ئەوەیە کە ئەم ئاعترازاتە بەو هەمووە وسعەتەوە کە هەیەی وەکو فەرموود معلمەکان، بازنشستەکان، نازانم پەرستاران، کرێکارانی مەعادن و کرێکارانی کارخانەهای سەنعەتی و هەموو ئەمانە ئاعترازیان هەیە مرتب بۆ متالباتێک حەقی سەرەتایی خۆیان کە لە ژیانێکی ئاسایی ئینسانی بەرخوردار بن. شتێکی ئیزافیان داوا نەکردووە. بەڵام وسعەتی ئەم ئاعترازاتە وەحشەتی مەرگی خستۆتە سەر دڵی کۆماری ئیسلامی و خۆیان دەقیقەن بەمەیان زانیوە. بۆیە لە چەند ڕۆژی ئەخیریشە ڕاهبەری کۆماری سێدارەی ئێران جمهوری ئیسلامی هات بە فەرماندەهانی ئەرتەش و هەوایی و نیروی هەوایی و هەموو ئەوانەی کە کۆی کردبوونەوە قسەی بۆ کردن کە لە ساڵۆژی انقلابە کە ئێمە بێ هجووم بکەین. هجووم بۆ کێ؟ مەبەستی سەرەکی هجووم بۆ ئەو خەڵکەیە کە لە مەیانان و ئاعترازیان هەیە و معتەرزن بەم دەسەڵاتە. ئەینا ئەرتەشی ئێران ناتوانێت مقابڵی ئەرتەشی وڵاتانی غەرب و ئەمریکا بێ بڵێ هجووم بکەین. هجووم بۆ کێیەکە؟ مەبەستی سەرەکی هجووم بۆ خەڵکی ناڕازی و خەڵکێکی ناڕازی کە هاتوونتە مەیدان و ئیتر ڕازی نابن بە وعد و وەعید و درۆ دەلەسانە کە تا ئێستا پێیان دراوە هیچی جێبەجێ نەبووە. بەڵێ هەر ئەو ئاماژەی کە خۆت کردت بۆ هێرشکردن لە ماوەی ڕابردووە تا ئێستا ژمارەیەکی زۆر لە هەڵسوڕاوانی بزوتنەوە جۆراوجۆرەکان بانکێش کراون، هەڕەشەیان لێکراوە، بەشی لەوانە گیراون ئێستا لە زیندانن.
لە معلمینەوە بیگرە، لە هەڵسوڕاوانی کرێکاریەوە بیگرە و بۆچی ڕژیم بەم شێوەیە بۆ پەنا بۆ گرتنی ئەم هەڵسوڕاوانە ئەباتوە هەدەفی چییە؟ یانێ لەوەی کە مەسەڵەن یەکێ وەکو خامنەی دێت بە دەستگا سەرکوتگەرەکان و داپڵۆسێنەرەکانی ڕژیم ئاماژە ئەدات کە هێرش بەرن، ئایا پێیان وایە بەکردنە زیندانیان بە هەڕەشە و گوڕەشەوە ئەمانە ئەتوانن جوابێ وەربگرنەوە یان بەگشتی منزوریان مەبەستیان لەم کارانە چییە؟ مەبەستی سەرەکیان لەوەیە کە ئێمە لە توولی ساڵیانی عمری کۆماری ئیسلامیە هەر حرەکەتێکی ئەترازی لە هەر شوێنێک هەبێت نیشانەی ڕشتی ئاگاهی خەڵکە بۆ ئەوەی کە مافەکانی خۆیان بناسن و بێنە مەیان و داوای بکەن و ئەم حرەکەتە ئەترازیانە کە ئەنجامەدرێ لە کارگایەکی بچووکۆ بگرێ هەتاوەکو مەراکزی سەنعەتی هەتاوەکو معلمان هەتاوەکو ئەقشاری مختلفی ناو جامعە ژنان دانشجویان وەختێک کە ئەتراز دەکەن ئەم ئەترازاتە خود بە خود نییە، ئەم ئەترازاتە کەسانێک وەکو بەڕێوەبەر وەکو ڕەهبەر وەکو کەسانێک کە جێی متمانەی ئەو خەڵکەن هاتوونەتە مەیان و ئەمە ڕێکەخەن. وەختێ شورایەکی هەمبەستگی دروست ئەبێت بە پەیامێک خەڵکی هەموو معلمەکانی ئێران ئێنە سەرخەت و مان ئەگرنی ئەترازەکەن، ئەمە مەترسێکی زۆر گەورە بۆ حکومەت دروستەکە کەیتر پایەکانی ئەلەرزێ خەڵک خەریکن ڕێکخراو ئەبن خەریکن یەک ئەگرن و ڕەهبەرانی ئەمەلی ئەم مەبارزاتە لە مەیانان دەستنیشانکردنی ئەو کەسانە باکێشکردنیان دەستگیرکردنیان بۆ بەرگریکردن لە پەرسەندنی ئەم ئەترازاتەیە و بۆ چاوترسێنکردنی خەڵکی تێکۆشەرێک کە هاتوون تەمەیان و داوای مافەکانیانەکەن. بەڵام یەک واقعەتی عینی هەیە، مەسەلێک هەیە ئێرتجاع کوێرە. یەک نەفەر کە دانیشتووە هاتووە زبانی کوردی دەرسەڵێتەوە ئەیگرن 6 مانگ حکمی زیندانیە دەن. دوای گرتنی ئەم یەک نەفەرە لە دەیان سەدان جێگەی تر کۆڕ و کۆمەڵ دروست بووە کە هاتوون کلاسی دەرسخوێندنیان داناوە زوانی کوردی دەرسەڵێنەوە. بۆ نمونە ئەڵێم ئەرتجاع کوێرە وەختێک ئەوان نەفەرێکە گرن دەیان نەفەری تر لە مەیانان جێگەیان پڕەکەنەوە، ئەوە ناتوانێت بەرگری بکە بۆ چاوترسێنکردنی ئەو مبارزاتە پاشەکشەکردن بە خەڵکن دێن ئەیانگرن و زیندانیانەکەن و حکمی زۆر دەن بەسەریانە. بەڵام خەیاڵی خاوە تازەی تر ئەوە نەماوە، خەڵک ئاگاه بوونەتەوە دێنە مەیان داخوازی خۆیان هەیە و ڕەهبەرانی تریش دێنە مەیان بە نەفەرێ دێتەمە ئەگیرێت بە هەزاران نەفەر داوای ڕزگارکردنیەکەن. ینی کۆماری ئیسلامی بەم گرتن و باکێشتن و هەڕەشەکردنە تازە ناتوانێت بەرگری لە مەوجی ئێعترازات و خەڵکی تووڕە و دڵپڕ لە قین و خڕۆشاویان بێدەنگ ناکرێت. پێت وایە دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم خەباتەی کە ئاماژەمان پێدا ئەم ئەترازات و ناڕەزایەتیانەیە کە بەردەوام هەر جارە و لە سوچێکی ئەم کۆمەڵگایە هەڵەقڵێت و هەڵسوڕاوانی خۆی نیشانەدات، کۆمەڵانی خەڵک ترێتە سەر شەقامەکان و کاری جدی بۆ ئەکرێت، پێت وایە بۆ گەشەکردنی زیاتری ئەمانەوە ڕۆشتنیان بەرەو سەرکەوتن و ڕۆشتنیان بەرەو ئەوەی کە بە مافەڕەوەکانی خۆیان و بەخواست و ویستی خۆیان بگەن دەبێت چ بکرێت؟ ئێمە لە ڕێوجێی ئەوانین بمانەوێت بە کرێکاران بڕێن ئەبێت چی بکەن. لەبەر ئەوە ئینقلاب ئەمری کرێکاری وشیارە و نمونەی ئێمە زەقمان بینی لە کرێکارانی هەفتەپە هات نەمەیان دەوڵەت لە دەست بەشی خصوصی دەریان هێنا وتیان ئێمە خۆمان شورا دروست ئەەکەین خۆمان کارخانە بەڕێوە بین. ئەمە نمونەیەکی گەشی بەرچاوی خەباتی ئەم سەردەمەی کرێکارانە کە ئەوان ئەیانەوێت شورا دروستکەن خۆیان ئوموراتی کارخانە بەڕێوە بەرن و لە داهاتەکەیان بەشدار بن و خۆیان بزان چیەکەن.
ئەمە ئەتوانێت نمونەیەکی زەق و بەرچاو بێ بۆ هەموو ئەسنافی تر کرێکاران دانیشتجویان معەللیمان پەرستاران ئەبێت دەست بنە دروستکردنی شوراهای خۆیان بۆ ئەگەر بۆ نمونە ئەگەر باس بکەین لە مەدرسەیەکە لە شارێکە هەموو مەدرسەکان بە هاودەنگی شورای بەڕێوەبەری ئەموراتی تربیەتی ئەستۆ بگرن خۆیان دیاری بکەن کە کێ مدیری مەدرسە بێ کێ مەعاونی مەدرسە بێ کێ سەرپەرشتی ئەموراتی پەروەردەی ئەو مەدرسە بەڕێوەبەرێ لە سەتحی شارە لە سەتحی ئوستانە لە سەتحی هەموو وڵاتە یعنی ئەبێت هەوڵ بدەن ئەو نمونەی کرێکارانی هەفتەپە بەکو سۆمبلێک کە ئیتر ئەوە هەموو کرێکارەکان بەبێ جیاوازی نەتەوە و ڕەگەز و زوان و کێچی بیرەکاتەوە بۆ بەگەیشتن بە ئامانجێکی مشتەرک هەمویان پێکەوەن شەرت نییە هەموو ئەو کرێکارانە بۆ یەک بیرکەنەوە بەڵام مەنافعێکی مشتەرەکیان هەیە لەسەر ئەوە هەمویان کۆکن ئەڵە شورا دروستەکەین باقی ئەسنافێتیش بە بڕوا من ئەبە سمبولێکە هەل نمونەی ناو خەباتی کرێکاری ئێران کە ئەشێ بەدەستیەوە بگرن و بۆ پێشبردننی ئەهدافی خوان و بە ئەنجام گەیاندنی مەبەستەکانیان ئەبێ شورایکی هاوبەش دروست بکەن و ئەم شورانە بێتە بناغەی یا دەمڕاستی داخوازیەکانیان و بێت ئەوەنە مستەحکەم بێت کە وەختێ هەموو هێزەکەیان یەکگرت و پشتیوانی ئەم شورا بن کە بە هەڵبژاردننی خۆیان بەڕێوان بردووە ئەو وەختە ئەتوانن پاشەکشێ بکەن بە نەهاتهای حکوومەتی کە دەستی داگرتووە بەسەر هەموو ئەم سیستمی خوێندن و ئامۆزش و پەروەرش و هەموو شتێک لەژێر سێتەرەی خۆیانایە و نیروهای حەفازەتی سوپا و نازانم ئەمنیەتی و چی و چی و چی کە هینان هەیە پاشەکشێ بۆوان بکەنوە خۆیان ئوموراتی خۆیان بەڕێوە بەرن ئەو وەختەیە بە بڕوای من ئەتوانن لە زەخت و زۆری دەسەڵاتیش کەم بکەنەوە وەختی ئەم نەهادە مستەحکەمانە دروست بێت کە هەڵقوڵاوی دڵی خۆیانە ئەو وەختە حکوومەتیش ناتوانێت سەرکوتیان کە تاکو توک نین بڵێ بیان گرم کامیان نەگرێ ئەبێ هەمویان بگرێ وەختە هاڕێنجمە بەشێکی زۆر لە خەڵکێکی ئازادی خواز خەڵکێکی هەڵسوڕاوی سیاسی لە وڵاتانی دەرەوەی ئێران ئەژین پێت وایە ئەرکی ئەمانە لەم کات و ساتە ئێستا بەڕاستی کۆمەلگای ئێرانیان کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە باستێکی زۆر دژوارە تێپەڕن پێت وایە لە چه ڕێگایەکەوە ئەمان ئەتوانن کە هاوپشتی مبارزات و خەباتی ئەوان بن و بە شێوەیەک ئەتوانن دەنگدانەوەی دەنگی اعترازاتی ئەوان بن لەم وڵاتانەیە کە تێئاژین من پێم وابێ ئەگەر ئێمە سەری فەزای مەجازی فەیسبوک و نازانم سکایپ و واتساپ و ئەمانە بکەین هەموو ئەو کەسانەی کە بە شێوەیەک یا فعال یا لە لایشەوە بێت مەسئلەیان ژیان و گوزەرانی خەڵکی ئێرانە و چاودێری مبارزاتی خەڵکی ئێرانەکان هەر حرەکەتێکی ئەترازی کە ئەنجام ئەدرێ لە هەر شوێنێک لە BBC و بڵاوە بێتەوە خەبەرەکەی یاوەکو کەسێک فیلم ئەگرێ و ئەینێرێ بۆ کەناڵێکی مەجازی لە دەرەوە یاوەکو لە ئەنگری حیزبێک دێت ئەم کاراکە ئەینێرێ بۆ حیزبەکەی خۆی لە فەزای مەجازە بڵاو بێتەوە هەموو ئەم کەسانەی کە دڵیان لێ ئەدا بۆ وەزیەتێک کە خەڵکی ئێران تایەتی بەتایبەت کرێکاران زەحمەتکێشان کە خەباتەکەن دێن ئەم نەوارە و ڤیدیۆوانە کە بەدەست ئەگەیت هەمویان شەریەکەن بڵاویەکەنەوە ئەمە شتێکی خراپ نییە بەڵام بەجێ بە بڕوای من ئەبێ هەڵسوڕاوانی دەرەوەی وڵات منعکس تەواوی دەنگی کرێکارانی ئێران بن لە دەرەوەی وڵات خەباتی کە ئەکرێ مبارزاتی کە ئەکرێ مانگرتنێک کە ئەکرێ هەر حرەکەتێک ئەکرێ ئەمان بێن بەجێی ئەم هەمووە لە فەیسبووکە بڵاوکردنەوەنە لە هەموو وڵاتێ بێن دارێن ئەگەر خەبەری مانگرتنی معەللیمانە لە سەراسەری ئێرانە لە ئاچوارێکە بە زوانی ئەو وڵاتە بینووسن ئەوە بڵاوکەنەوە یعنی بە ئەفکاری بۆ هەمبەستگی یا
جەلبکردنی هەمبەستگی ڕێی خەڵکی ئەم وڵاتانە سەبارەت بە مۆزوعێکە لە ئێران ئاگوزارێ ئەتوان لەگەڵ ئیتحادەکانی کرێکاری تەماس بگرن کە بڵێن لە ئێرانە شکی واگرێەوە هاوکارەکانتان هاو سەرنوێشتەکانتان لە ئێران لە وەزێکی وا مەشقەتبارە ئەژی یا مۆزوعێکی تر کە ئەتوانێت بکرێ پەیوەندی لەگەڵ ئیتحادیەهەیە کە لە وڵاتانی ئوروپاییە هەیە چونم اتحادیانە 2 ساڵجارێ مەسەرەن لەگەڵ کارفەرما دانیشن لەسەر حەق و حقوقی کرێکاران قساکەن تەعیینەکەن لەسەر ئیزافە دەستمزد و ئەمانە عەلا ڕەغمیەوە اتحادیەهایەکی زەردن سازشکارن ئەکسەرن مدافعی دەوڵەتی سەرمایەداری وڵاتەکانی خۆیانن بەڵام ئەم تەشەکولانە بە نەوعێک فۆرمالیتێش بێ مدافعی حقوقی کرێکارانن متوەجهی ئەگەر قسە و باسێک لەگەڵ لە هەر وڵاتێکە لەگەڵ ئەم ئیتحادیانە بکرێ ئەمانە بە ئاسانی بەدەست نهاتون دوای قەرنها مبارزە و خوێنڕشتن ئەم دەستکەوتانیان بەدەستهێناوە ئەم ئیتحادیانە دروست بووە هەڵسوڕاوانی لایەنگیری خەباتی ئێران ئەتوان پەیوەندی لەگەڵ ئەم ئیتحادیانە بکەن و تەجربەی ئەوان بگوێزنەوە بۆ خەڵکی ئێران ئەتوانن لەو بابەتەشۆ نەختێک کۆمەکیان کردبێ بەڵام ئەوە وەختێک ئەنجام ئەدرێ کە ئێمە بتوانین دەنگی خەباتی کرێکارانی ئێران بین لەو وڵاتانەی کە تیا ئەژین بەو شێوە ئەتوانین حەسێکی هەمبەستگی هاودەنگی پێک بێنین و ئەگەر مانگرتنێک هەیە ئەگەر ئەحتسابێک هەیە ئەگەر سەرۆکانی خەباتی کرێکاری ئەگیرێن لەو ئیتحادیانە داوا بکرێت کە زەختکەنە سەر دەوڵەتەکانی خۆیان فشار بێن بۆ کۆماری ئیسلامی ئەبێ ئەم کرێکارانە دەربکرێن کابرای کرێکار کە گیراوە بە خاتری ئەوەی کە داوای مافی سەرەتایی خۆیەکە داوای حقوقەکە بە تاوانی داوای حقوق ئەیگرن نەفەرە زبان دەرس زوانی دایکی ئەڵێ بە چەند مناڵ بە تاوانی خوێندنی زوانی دایکی ئینەکەن ئەمە شتایەکە کە لە وڵاتانە پێت تێکەن چۆن شتی وا بێت لێرە بۆ تەواوی ئەو مناڵانی کە هاوزوانی خەڵکی ئەم وڵاتەنین معلمیان بۆ گرتوون ئەڵێ هەفتەی 2 ڕۆژ بێ وەرە زوانی دایکی خۆت فێر بە کە هیچ ئیسفادێکی لێ ناکە لە وڵاتە فقط ئەوان ئەهەمیەتی ئەوادن کە مناڵ ئەبێ زوانی دایکی فێر بێ بۆ بتوانێت ئەحساساتی خۆی بەیانکە مەبەستمەوەی کە زۆر شت ئەتوانێت بکرێ یەکێ لە ئەو شتانی کە ئێستا من حاڵی حاضر بە نەزەرمەگا ئەم دوو مەسەلەیە ئەوڵەن دەنگی خەباتی کرێکارانی ئێران بین لە وڵاتانەکەی تیاژین و بەو شێوە کە بە زوانی وڵاتەکە بین ئەو ئەخبارە بڵاوکەینەوە لە فەزای مەزازیا بێ بە نووسراوەش تۆ بینوسی چاپیکەی 1000 وەرەقە چاپ کە با 100 نەفەر بخوێن تۆ قەی ناکە بەڵام ئەما یەکێ لە وەزایفەیە کە ئەشێ بە ئەستۆ بگیرێ و ئەتوانێت دەنگدانەوەی هەبێت ئەتوانێت وەختی خەڵکی کرێکاری ئەم وڵاتە تۆ هان بێ بۆ دیفاع لە کرێکارانی ئێران کرێکارانی ئەم وڵاتە بەشی هەموو ئیتحادەکان بەشی کاری دەرەوەی وڵاتیان هەیە هەموو دەوڵەتەکان ئەتوانن لەم تەریقۆ ئەهرم فشارێ بن لەسەر کۆماری ئیسلامی بەتابەت لەم کاتاکەی هەموو احتیاجیان پێێتی بە مەوادی سوختی ئێران حەدیەقەل ئەگەر باسی هیچی تر نەکەین کە دنیایەک نیروی جوان هەیە و کە وڵاتانی سەرمایه‌داری لە کەمینان ئەگەر بە تەوافقی بەجام بگن و نیرویەکی زۆر هەیە بۆ ئیستثماری کەن بۆ بەرژەوەندی خۆیان چەند کاریابی بکەن و ئەو نیروە عەزیمە جوانە ئیستثمارکەن بۆ بەرژەوەندی خۆیان یعنی ئەمەش ئەتوانێت ڕێگە حەلێک بێت کە بتوانێت ئەهرمفشارە بێت لەسەر دەوڵەتی ئێران بڵێ تۆگەر کرێکارانێک کە من دێم ئیستثماریانەکەم تۆ بیانگری زندانیان کەی من نام ئیستثماریانکەم نام سەرمایه‌گوزاریکەم مەبەستمەوە ئەتوانێت تەئسیراتی مثبەتی هەبێت بە نەفعی تەبەقەی کرێکار هەڕێجمە من زۆر سپاس دەکەم کە لەم بەرنامە لەگەڵمان بەشدار بووی من پرسیارێکم نەماوە ئەگەر لە کۆتاییە بۆ خۆت لە جەمبەندی قسەکان تاتێ ئاماژە بە شتێک بدەی خۆشحاڵە بین گوێمان لێ بێت وەڵام من شتێکی تایبەتیم نییە قەز دکەم فقط ئەوەی کە زۆر سپاسانەکەم لەم باکێشتنا و
کەماکان تاکی دەکەمەوە لەوەی کە کرێکارانی ئێران بەعام خەڵکی زەحمەتکێش معلمین پەرستاران کە ئێستا لە مەیانیان خەباتەکەن ئەمە مەرحەلەیەکی تایبەتیەکە هەلێکە بۆ ئێران بۆ ئەو خەڵکە هەڵکەوتووە و کۆماری ئیسلامیش لەو پەڕی زەعفی خۆیەتی و ئەم یەکگرتووی و پێکهێنانی تەشەکولهای شوراهای خۆیان پێک بێن ئەتوانن بەسەرکەوتن بگەن و ئێمەش ئەو جێگەی کە تا ئەوەی لە توانامانە بێ پشتیوانیان ئەبین هەوڵە دێن دەنگیان بین و بۆ هیوام ڕۆژێ ئەوان ئێمە لە خۆیان بزانن. زۆر سپاس بێەوە هاوڕێ نەجمەی شەریفی کە لە فەنلاندە و ئەمجارە لە بەرنامەی ڕوانگە لەگەڵمان بەشدار بوویت. هیوام شادی و سەرکەوتنە بۆت بۆی کە کاتی خۆت نیاختیا بەرنامەکە ئێمە. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە بەم شێوەیە هاتینە کۆتاییەکی تر لە بەرنامەکانمان کە تایبەت بوو بە کاردانەوەی تەحریمەکان لەسەر ژیان و گوزەرانی خەڵک و هەروەها ئەهدافێک کە ڕژیم لەژێر ناو مەسەلەی تەحریمە لە دژی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و کەم دەرامەدی کۆمەلگا لە ئێرانە بەکاری هێنێ. سپاسانەکەم کە تا ئێستا هاوڕێ ڕوانگە بوون و تا بەرنامەیەکی تر کاتێکی شات.